لمشروع قانون الدعم لەگەڵ نزیکبوونەوەی پێکهێنانی حکوومەت لەلایەن چوارچێوەی هەماهەنگی شیعەکان ئەگەری ئەنجامدانی خۆپشاندان لەلایەن لایەنگرانی ڕەوتی سەدریش زیاتر دەبێت بە تایبەت ئەگەر هات و شێوازی حکوومەتەی پێک دەهێنرێ بەدڵی ڕێبەری ڕەوتەکە نەبێ سەرچاوەیەک لە ڕەوتەکە ڕایگەیاندووە لە نووسینگەی ڕێبەری ڕەوتەکەش ئاماژە بەوە داوە لایەنگرانیان بۆ ئەنجامدانی هەر کارێک ئامادەن کە ڕێبەرەکەیان داوایان لێ بکە سەرڕای ئەوەی موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدری تاوەکو ئێستا باسی لە ئەنجامدانی خۆپشاندان دژ بە پێکەرانی حکوومەت لەلایەن چوارچێوەی هەماهەنگی نەکردووە بەڵام پەرلەمانتارێکی ڕەوتەکە ئاشکرای کردووە ئەگەر حکوومەتی داهاتوو بە پێویست نەبێ ئەوە پەنابردن بۆ خۆپشاندان دژ بەو حکوومەتە یەکێکە لەو بژاردە سەرەکیانەی سەدر بیری لێ دەکاتەوە هەروەها لایەنگرانی ڕەوتی سەدریش لە ئامادە باشیدان بۆ هەر کارێک کە لەلایەن ڕێبەرەکەیانەوە داوایان لێ بکرێت چوارچێوەی هەماهەنگی شیعەکان لە دوای کشانەوەی سەدر لە پرۆسەی سیاسی وەکو کوتلەی گەورەی پەرلەمان لە هەوڵی پێکهێنانی حکوومەتدان لەگەڵ لایەنەکانیش لەسەر پێکهێنانی حکوومەتێک بە بەشداری تەواوی لایەنەکان گفتوگۆیان کردووە بەڵام ڕەنگە ئەم پرسە هێندە بە ئاسانی تەواو نەبێ بە تایبەت کە موقتەدا سەدر لە دوای کشانەوەی لە پرۆسەی سیاسی چاودێری شێوازی پێکهێنانی حکوومەتی نوێیە و ترسی لە دووبارەبوونەوەی پشکێنەی سیاسی و دابەشکاری لەسەر بنەمای مەزهەبی هەیە هەر بۆیەش ئەبوو دوعا ئەلعیسابی یەکێک لە یاریدەدەرانی سەدر ڕایگەیاندووە لە ئەگەری پێکهێنانی حکوومەتێک لەسەر بنەمای پشکێنی سیاسی ئەوە لایەنگرانیان لە ئامادەباشیدان بۆ ئەوەی بڕژێنە سەر شەقام و خۆپشاندان بکەن لە بەرامبەردا ئەحمەد عەوادی سەرکردە لە هاوپەیمانی چوارچێوەی هەماهەنگی ئاشکرای کردووە لە هەوڵیەوەدان سەدر لە دیاریکردنی سەرۆک وەزیرانی داهاتوو بەشدار بێ هەروەها لە ئەگەری پێشکەشکردنی ناوێک لەلایەن سەدرەوە بۆ پۆستی سەرۆک وەزیران پێشکەش بکرێ مانجی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هەڵبژاردننی پەرلەمان لە عێراق بەڕێوەچوو بەهۆی کێشە و ناکۆچیەکانی ناوماڵی شیعە تاوەکو ئێستا نەتواندراوە کاندیدی سەرۆک وەزیران دیاری بکرێت